لەوەتەی نەمبینیوی زۆر گەورە بووی دۆستی کۆن زۆر کاتێ لە دوورکەوتمەوە من پیر بووم بچوو بوومەتەوە کە لە ژوورەوە بووم حکم درابووم تۆش لە دەرەوە حکومت دەدا ئەگەر چی من خراپ خرامە ژوورەوە بەڵام لە ژوورەوە مرۆڤم ناسی تۆ مناڵێکی باش بووی لەگەڵەوەش مناڵێکی باش بووی بە باشی ڕووی مرۆڤایەتی خۆت ون کرد تەواو من خراپەم بەرامبەرت کرد بەڵام ئێستا تۆ لەسەرتەوە هەتا خواردەوە خراپ بووی یعنی مەبەستی من مەبەستم ئەوەیە کە ئێستا تۆ بەهێزی گەنجی دەتوانی لێم دەی و بە عەرزم دادەی بەڵام دوعا بکە دوعای ئەوە بکە کارەکە لەوێوە تەواو بێت چونکە گەر کارەکە تەواو نەبێ و نەتوانی بمگری و لە عەرزم دەی پاش ماوە و شێوەت داهاتوو ڕابردووت سیر ناکەم من دەستم بەم کارە کردووە تا تەواوی نەکەم واز نایەنم هەر دەبێ بیگەنمە کۆتایی لەگەڵ برادەران حساباتان ساف کرد؟ چی حساب بۆ ئێمە دەکا خاڵۆ؟ تۆ ئەو کارە بکە من حسابت بۆ دەکەم یەکەم جار ڕۆما بێ ئەوەی هیچ لەگەڵ خۆت ببەی کە گەیشتی ئۆتێلەکە ئەمانەتەکە وەردەگری و ئەمرەکانیش وەردەگری ئەم کارە پێ ناچێت بە ئەمانەت و ئەمر جێبەجێ بکرێ خاڵۆ نابێ خوارزە نابێ ڕاست دەکەی بە هەردووکیشانەوە نابێ چونکە پێویستی بە دڵیش هەیە کێشەوەیە من دڵم نییە هاتە خوارزە هاتە لە ناو سینگت دڵی پیاوێکی مردوو هەیە بۆ ئەم کارش ئەوە پێویستە جا بەسە بەس نییە خوارزە ئەو کارە پێویستی بە دوو پیاوی مردوو هەیە خوارزە پیاوی دووەم کێیە؟ من دەیناسم؟ زۆر نایناسم قەت بە تەواوی نایناسم السلام عليكم. سلام عليكم السلام. خاڵۆشمان سڵاوی هەیە بۆ ئێوە من نوێنێری خاڵۆم کەواتە قسەکانم قسەی ئەوە خاڵۆ ئێوەی لە گیانی خۆشی خۆشتر دەوێت لە شوێنی باوکتانە ئێوەی گەورە کردووە برایەتی ئێوەی کردووە چەندین جار ئێوەی لە بەڵا ڕزگار کردو بەڵام نێک تۆ قەرزداری ئەون بەڵام گەر قەرزێک هەیە من ئیمڕۆ لێرە بە ناوی ئەوەوە هاتووم قەرزەکان کۆکەمەوە خوا نەخواستە
ڕامیسی برامە شتێکی لێ هاتووە بڵێ وا خاڵۆ دەتوانی سەیرکەین؟ بێگومان بێگومان ئەزەل سێ دەقەڕەیە پێداوین. شتێکی ناسایی نبینم. شوێنی گولەش پێوە دیار نییە. دەمەوێت بڵێم حادیسەیە بەڵام حادثە نییە کامل. دەتەوێت بڵێ کاری عەلیەوە نییە؟ عەلی شێتە گەرەوە کاری ئەو بۆیە ئێستا ئەو ناوە تێک چوو سەریەوە بکە یەک دانە شوێنکاریتیان نییە. ئەوانە زۆر باشتر ئەوانە زۆریش باشن. کامل وەرە سەری ئەو پیاوە مردووە بکە. ناو سندوقی ئۆتۆمبیلەکە بوو. جنابی ئەفسەر دەبێ ئەم بەڵگانە بەرین بۆ لێکۆڵینەوە. نامەوێت هیچ شتێک نەخستان بێت دەمەوێت هەموو شتێک وەکو گوڵ بێ دەمەوێت دانە دانە چاوتان لە سەریان بێت گوێتان لێ بوو تەفۆ کاکە هاتیەوە سەرخۆ بۆ لاتۆ تووشکەمین بووی نا کاک عەلی تووشی شەڕێک بووم گرنگ نییە لەگەڵ خاڵۆ هەروە دەبێت منیش مەبەستمەوە بوو تەفۆ جەوەکە شانەیە باشیم لە دەست دەرچووە هیچ لە دەست نەچوە بچکۆڵم ئەو کورسیەمان بۆ جەنابەت گرتووە ئێوە چاوەڕێتین مەبەسەد ئەو شەوە ئەم شەو دەورەکە دەگۆڕێت تەفۆ ئێخۆندا ئاسانیە لە خۆڕەڤی خەوانی ئۆتێلێک جەنگیز پێیدام خۆ ناوێ بەو ئاسانیە بڕوە سەرەتا دەبێت زیادەیەک وەرگرین قومارخانەکەم ئەم شەو بە تەواوەتی دەگەشێتەوە ئۆکێکمان پێ دەنەو شەو گازگیر عەلی ئەم شەو بەڕەسمی دەبێتە گەورەم عەلی ئەمە دەزانی مانەچێوانیە نازانم کاکە کاتێ شەرت کردو مێشکت لە قیوە بووی نازانی مانەچێوانیە ئەمە یعنی ئەوە بۆنەکەمان وەرگرت دەبینە بۆن کرد ئەمە ژواتە لەمە دوا بە پەنجەکانی خۆمان یاری دەکەین خاڵە و ڕامیز یاری دەکا ئەم شەو تەفۆ ئەم شەو چارەنووسمان لە گۆڕاندا دەبێ تەنهایی ئێمەش نا هی خاڵۆش لە ئێستا بەدواوە دەبێت پشتی خۆمان ڕاستکەینەوە تەفۆ یاسا کۆنەکانمان نەما قومارخانەکە خۆی لە خۆیدا هیچ نییە چی یاسایەکی هەیە بگۆڕدرێ کوڕم جەنگیز لەو حیسابانە تێنە دەگەیشت سفرە لە حیساب کاتی خۆیانەوە تە چۆکماندا دەدا یان بۆ حاڵی خۆمان دوور دەکەوتینەوە ئەو ڕۆژانە بەسەر چون تەفۆ کاتی خۆی کاسبی سەرجا دەبووین دەرگا بە دەرگا دەگەڕین بەڵام شتێکمان بەدەست نەدەکەوت بیبەخشین لەبەرەوە دەستەمە و پێ پشت دەمانەوە ئەی ئێستا هێزی ڕاستەقینە واتە هەبوونی شتێک بۆ بەخشین لەمە دوا دەبەخشین دەیبین مەجبوری دەستی کەس نین هەندێک لە هێزمان دەبەخشین خاڵ و ڕامیز دەبین ئەو کارە چۆن دەبێت ئۆتۆمبیلەکە بێنە نیشانت دەدەم نەکەی درۆم لەگەڵ بکەی ڕامیز لەکوێیە نایڵێم هەفتەی ڕابردوو لەگە ڕامیز ڕۆیشتی نایڵم خاڵۆ وای دەوێت پێت دەڵێم لەکوێ بوون بۆکوێ چۆن قسە بکە نازانم خاڵۆ دەزانێت تۆفیق لەناو ئۆتۆمبیلەکە تۆشی لێبوو
شێ بۆ سێ بەدە نابوو نازانم خاڵۆ دەزانێت ئەزەل پێویستە بڕۆین ماوە خاڵۆ دەژی بەڵام نازانم لەکوێیە دەژی چیم لێ دەکەی لێم بکە ناتوانم لە زیاترت پێ بڵێم کوڕە دوعا بکە داوای ئەو بێ دوعا بکە ئەمە داوای خاڵۆ بوو بێ ئەرێوە تۆ لەکوێی ئەو خەڵکە چاوەڕێتە عالم ژیانەدا هەموو پرسیارێک تاوانێکی لە پشتەوە بۆیە هەر پرسیارێک کە لێت دەکرێت لەوە دەترسی نەتوانی وەڵامێکی بۆ بدۆزیتەوە چونکە لە ناو تیفکەی هەر شمشێرێکدا کە لە تۆ ڕادەکێشرێت پرسیارێکی نهێنی هەیە کە وەڵامەکەی نازانی لێرە ڕۆی نانا بێرەدا ڕۆی بڕۆ نانات بۆ خوارەوە ئەگەر دەتەوێت لە خۆت بپرسی چۆن گەیشتیتە ئەو کۆتاییە پێویستە پێش وەخت وەڵامی ئەو پرسیارەت بیر بکەوێتەوە کە یەکەم جار کرد چونکە هەر پرسیارێک زانیاریەکت پێدەبەخشێ بۆ بەرەو پێشچوون لەم یاریەدا هاتووینەتە کوێ کاگەلی هاتووینە شوێنی پەیوەندی کردنمان چی دەکەین کاکە هاتووی خۆمان بەدەستەوە بدەین لەگەڵ هاوبەشە نوێیەکەمان قسە دەکەین کاتێکیش بەتەڵەکەت لێکدایەوە دەبێ وەڵامێکی ئەوەندە کاریگەر بدۆزیتەوە تا وەڵامی هەموو پرسیارەکانی پێ بدرێتەوە دەڵێ هێشتا دواگەریش ماوە ئەویش مەبەستت مردنە تەفۆ بەسە و کارە تەواو بکەین وەک قومارخانەکە بێ بەڵاو ڕێگر وەربگرین خاڵۆشمە لەناو دەربهێنابە ئەو کاتە بۆ خۆمان پاشا بووین ئەو شەو ئەم شەو هەم شتێک تەواو دەبێ چۆن خاڵۆی چارەسەرکەین پێویست ناکە بچینە ڤارناو ئەو شوێنانە خەونەکانمان هەر لێرە دەکەینە ڕاستی پێویست ناکە لەگەڵ کەسیش ڕێککەوتن ئەنجام بدەین هەر خۆمان ها تەفۆ چ دەڵێ بەڵکە و کاتەکتی سەرچیانەکە بقەپێنەما هەر بۆ خۆم دەبێ بێگومان شتێک نییە نەبێ نییە ها ئەو پیاوە چۆن تێگەیشتی ئەگەر بتەوێت لەسەر نەخشەکە قومارخانەیەکت هەبێ دەبێ لەو پیاوەی وەربگری دەتوانین وەریگرین زۆر لەوە زیاتری وەردەگرین بچکۆڵ علی برام بەخێراتی ئەوە چییە؟ تەفۆ تۆفیقی برا ئەو کابرایم لە مناڵیەوە ناسیوە هەر سەرسەری بووە تۆش دوای کەوتووی ئێستاش مهم بووە شوێنی تایبەتی بە خۆی داناوە بۆ لێکۆڵینەوە
لەسەر مۆڵەتی ئێوە دامناوە پەڕێزم. مۆڵەتی چی کورا؟ شتێک نەزانم چۆن مۆڵەتی دەدەم. هاتووی مۆڵەتێویش وەگرین بەڕێزم. جەنگیز بەرتیلی دەدا. ئێمەش دەیدێن گەورم. دەوا بڵێ برام. ژمارەم پێ بڵێ بڕی ژمارە ناوم مەدێ ژمارەکەم پێ بڵێ. سەیر کاگەر نام مۆڵەتان نادەم. ئێمە بڕاکەوە کولۆ تۆ دەڵێن. کاری ئێمە شانسە. بەڵام من لەوانە نیم خۆم لە ناو کاری شانس بێڵمەوە. ئەگەر ژمارەیەکی نوێت لە من دەوێ ناوەکەی بڵێ ناوێک کە لە تۆم دەوێ. گەورم. ڕامیز قەڵەندەر. دووسێ کاتژمێر لە من بەراو میێنێ بە کامیرە گیراوە. جەماعەتی خۆمان دەیاویست بیکەنە فایل. من تکام لێکردن. دەڵێن ژیانی ئەو پارێزراوە. پۆلیس دەیپارێزێت. ڕامیسی گەورە. ئیتر ئەوەندەش پارێزراو نییە. لەمە و دواوەندە گەورەش نییە. جەنگیز چەندی پێدەدای من 120 زیاتر دەدەمێ. سیرکە سیری ئەو سەرسەریە. منش مۆڵەتت دەدەمێ. عەلی گازگێت. سی لە سەدا. سی ژمارەی جوانترە. ها؟ ئەو پیاوەت بینیوە؟ ئەوە باشترین پیاوە عەلی. پیاوی وەگەمانە یەک جار دێ. دووبارە نابێتەوە. گرنگ نییە هەر چۆنێک دێ بابێ. دای منەوە گرنگەکە چۆن دەڕوا. ئۆپ لە بیر مەکە تۆ لەکوێی؟ ئەوانەی کە لە سەروی ئێمە وەنچاویان لە سەرمانە. گەر بزان لە ڕێ منەوە زانیار وەرگرتووە تێدەکەوم. ئەمانە مەڕی ڕەشن نازانی. لەبەرەوە چێ چۆن دەڕوا من نازانم. بەڵام هەر کاتێ بتەوێ ئەو کارە لەو کاتە باشتر نابێ. هەرچەندە کۆتایی یاریەکە نزیک و نزیکتر دەبێتەوە مرۆڤ ناتوانێت خۆی بدۆزێتەوە لە کۆڵانێکی تاریکی داخراودا. لە کۆتایی یاریەکەدا هەر ڕێگایەک بەرەو کۆتاییەکی جیاواز دەڕوات لە هەموو شوێنێکی. هەروەها هەموو شتێکیش بزان. تۆفیق خەریکە سەبر من ناهێڵی. بەڕامیز پەیوەندی ناکا؟ نەخێر. علی خەریک پلانێکە. علی هیچ شتێک دەزانێت لەبارەی خەڵۆ؟ نەخێر هیچ شتێک نازانێت. ئالو هاوبەش نای چونکە تاکە هەڵەیەک تاکە وشەیەکە لە چاوەوە دەردەچێت واتە لە دەستانی هەموو شتێک. ئەوە لەگەڵ چی قسە دەکرد؟ کەسێکی گرنگ نەبوو. لێرە شتێک بە تەمایان ڕووبدا کاگەلی؟ کاکەکی وەختی سینەمایە هەزار ئیشمان هەیە کەی کاتی سیر کردی؟ وەرە تەفە وەرە ئەو فلیمانیە کە تۆ لەیان دەزانی. علی کەرگێز دای کوڕە دای بڕۆ بچکۆلەکەم. ئەو کێ ورچە؟ ئەوە ئەو ورچەیە کە ئێمە هاتوین دەستی ماچکەین. سۆنار کاسکین ئەو ورچە پاشای دنیای ئێمەیە. ئەو مێزە هەیە ئەوەی بۆ ئەم شەو ئامادەمان کردووە. ئەو لە سەروی مێزەکەەوە دادەنیشێ. یانی ئامۆژگاری کەرەکەتە؟ بەز ئامۆژگاریکردن ناتەفۆ. سەیریکە Tarık! İnsan nasıl da farkına varmadan kaptırıyor kendini. Bunda kimsenin suçu yok. ئەگەر ئێمەش کۆیلەی کەسانی تر بین نەک لە ئەستێرە گەورەکان بەڵکو چاومان لەسەر خۆمان دەبوو. دەبڕۆ! دانیشە سەیرکە گەنمەشامی دەخۆن؟ ناکاکە نا ئەو ماوەی هورگم پەیدا کردووە. ئاڵپای هەندێک گەنمەشامیمان بۆ بێنە ڕاکە دەی. کارە نوێکەتم بەدڵ نییە. قمار و شت لە تۆ ناوەشێتەوە. بۆچی سەرۆک؟ من چ جیاوازێکم هەیە لەگەڵ ئەوان؟ ئێستا هەرچی بڵێم پیا و خراپ دەردەچم. بڵێم دەبەنجی هەر نابێت. بەڵام چی بکەم دەبەنجی؟
بە جەنگیز بڵێ دانیشێ خۆی کارەکە بکە قمارخانە سود بە تۆ بەڕێوە ناچێ. نەدیم وەرە کوڕم وەرە بزانم تێپەڕە تێپەڕە. ئەوە تۆ ئێستا لێرەی چی بوو؟ گوزگەر عەلی پیسگەر گازگیر گاز گرم لە مێشکت بیچەخێنم هەتا لە بیرینەکەی. دانیشن دانیشن. من هەندێک شتم بستووە جەناتان نەخۆش کەوتون لەبەر ئەو فیلمانە دەڵێن بە کۆمەڵ فیلم دروست دەکەیت هەتا ئەگەر هەڵە نەبم باوکت بۆ هەمیشە تۆی دەهێنا بۆ سینەما. ئەو چی بەسەر هات؟ لە فیلم دەرکردم کوژرا. ها بەڵام بیستم کە ئەو کاتە قاتیلەکەیان گرت بوو. گرتیان چونکە قاتیلەکە ڕای نەکرد ئاوا وەستا لە بەردەم ڕامیسی خراپ بەکار بەناڵە ناڵەوە جانی لەدەستدا. ئەوە چێە وتویەتی دوژمنی دوژمنم دۆستمە بێگومان کەسێکی لە من عاقڵتر بووە. سیزار ئەو پیاوە دوژمنی منە بەڵام پلەیەک لە من بەرزترە بۆ بیستومە ئەو دوژمنی تۆشە. دوژمنم بوو بەڵام کاتێک کە سوڵح کرا پەیمانێک مۆر کرا هەموو شتێک کۆتایی پێهات. ئەی باشە تۆ بەلای تۆشەوە باسە داخرا؟ ئەو هەموو ساڵە هیچ شتێکم نەکردووە ئێستا لە بەرەوەی تۆ دەتەوێت بۆیە بیکەم؟ نا لەبەر من ناسەرۆ ئێستا هەڵە لەبەر ئەوە ئەو پیاوە هیچ کاتێک وەکو ئێستا بێهێز نەبووە. منیش شتێکی وام بیستووە. من بەس نەمبیستووە بینیویشمە ئەم بەیانێ ئۆتۆمبیلەکەیان لە ناو دۆڵێک دۆزیوەتەوە لەگەڵ تەرمێک گەر ئەم شەو تەرمی ئەویشیان دۆزیەوە. باشە مادەم هەموو شتێک ئامادەیە بۆچی خۆت ئەنجامی نادەی؟ من دەبەنگم سەرۆک من بەقەدەر تۆ بەهێز نیم گەر من دوای کەوم هەموو مافیەکان دوان دەکەون. پەیمانەکە بشکێنم؟ منیش نایکەم گیزگر. گەر بیکەی منیش لە قومارخانەکە دوو گازینۆ لەسەر تۆ تاپۆ دەکەم بە هەر هەموو مشتەریەکانەوە. بێگومان کاتێک قومارخانەکە دەبێتە هی من. بۆنەکەی کردووە ڕای کردووە ئێستا زۆر دوورە. ئەوەندەش دوور نییە لەو بەری هێڵە دیاری کراوەکەیە بیگرە و بەعرزی دادا ئەو کات دێ و حەقی خۆت وەردەگری. بە خێراتی بۆ نێوانمان گیزگر عەلی. جوان سیرکە ئەو کارە بۆ تۆ ماوە هەموو تاقمەکە لەگەڵ خۆت بۆ بڕۆ وا بیر مەکەوە لە شەوەی کەسێکی پیر دیارە ئەو کابرایە تەقلە بە بەراز لێدەدا هەر کەسێ بەکەڵکی و کارە دێبی بە. بەڵام شتێکم لەبارەیەوە بیستووە دەڵێنەوە تیوەگەر نەیوێ بدۆزرێتەوە قەت نادۆزرێتەوە. نایدۆزینەوە ئەو خۆی دێ. سەلما هونەل سەیرم کە لەسەر ڕێی خۆت بە جەماعەت بڵێ ئەو فلیمەی من با دووبارە لێدەنەوە. باشە سەرۆک. ناوم نازمە خۆم خۆشی خۆم تێکدا ئەو فیلمە چیرۆکی خۆمە. پاڵکەوە پاڵکەوە خۆ ناوم نازمە. ئێستا تەنها یەک شت ماوە ئەو شتە چییە؟ سەختترینیانە تەفۆ
چاوەڕوانی ئەو سەردارە دەستمان لەو شتێتەوە کاتی ئەویش دێ بەڵام ئێستا کاتی خاڵۆیە بوونیەوە هەتیوە ناکەی کوڕا لەوانەیە تا 2 ساعتی تر خاڵۆ لە ژیانی ئێمە نەمێنێت بێ ئەوەی موێکی ئێمە ئازاری پێ بگا خاڵۆ ئەگەر گوێ لەمە بێ شانازیمان پێوە دەکات ئێمە باشترین قوتابیەکانی ئەوین ئاوای وانە تۆ لێرە چاوەڕێکە منیش دەچمە سەرەوە زانم ئامادەکارەکانیان کردووە ئێستا دێمەوە خاڵە لەکوێی کاکە چ دەکەی ئەوە چییە؟ ئەوە چییە؟ ئەوە چییە سفر تو؟ ئەوە چێ بوو؟ بەم دواییانە باری مادیم باش نەبوو ئەوە تیۆژێکێکە لەوانەی قەرزم پێداوە پێم وتم بۆم گەڕێنێتەوە بەڵام تۆ تەلەفۆنەکەت بن کاکە تۆ نامەیەکم بۆ دەنات تەنها ئەو کاتە تێدەگەی کە کۆتایی یاریەکە هات ئەو کاتێک کە هەموو یاساکانت لە یاریەکەدا جێبەجێ نەکردووە ئەو کاتە تێدەگەی کە دەمێکە ئەو شتانەی کە دەبوایە بەدەستی بێنی لە دەستت چوت آخر تۆ فیقتۆ لەکوێی ها؟ دەڵێ ئەگەری تر ماوە گیانە ئاویش مەبەستت مردنە بڵێ گیانەکەم چیت لە خەیاڵە